رادیۆی دەنگی زانکۆ ڕایەڵەی بەستنەوەی زانکۆی ڕاپەڕین بە کۆمەڵگاوە. دوای دامەزراندنی زانکۆی ڕاپەڕین لە دەڤەرەتیە کۆشەرەکەی ڕاپەڕین و شاری ڕانیا وەک دامەزراوەیەکی ئەکادیمی معریفی لە ساڵی 2010 سربەخۆبوون و جیابوونەوەی لە زانکۆی کۆیا و فراوانبوون و پێشکەوتنی بەشەکانی وەرگرتن و دەرچوونی سەدان خوێندکار لەم زانکۆیە و بوونەجێی ئومێدی تێکڕای خەڵکی ناوچەکە و ڕۆشنبیر و خاوەن بڕوانامەکانی دەڤەرەکە وەکو پێویستیەکی زانستی و گەیەنەرێکی ڕاستەوخۆی پەیامەکانی زانکۆی ڕاپەڕین بەڕێوەبەرایەتی پەیوەندیەکان و ڕاگەاندن و چاپەمەنیەکان لە زانکۆی ڕاپەڕین بیری لەوە کردەوە ڕادیۆیەکی ئەکادیمی جیاواز هەم لە ناوچەکە و هەم لە زانکۆکانی دیکەی هەرێمدا بمەزرێنێت و تێیدا بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراوی درێژخایەن کار لەسەر فراوانکردن و بەرەو پێشبردننی ڕاگەاندنی زانکۆ بکاتەوە. لەم چوارچێوەیەشدا دەنگی زانکۆ بە بەخشی ئەزمموی لاکردنەوە لە گۆرانی ڕەسەنی کوردی لەسەر فریکوێنسی 90.3 دەستی بە پەخش کرد و هەرزوو بووە مایە ڕاکێشانی سەرنجی بیسەرانی دەڤەرەکە و دواتر لە 26 دەی 2014 پەخشی ئاسایی خۆی دەست پێ کرد و پەیامەکانی زانکۆی لەگەڕ یەکەمی بەرنمەکانیدا بە شێوەیەکی سەرەتایی ئاراستەی کۆمەڵگا کرد. ئەمەش بە هەوڵ و کۆششی لێبڕاوانەی سەرۆکی زانکۆ و یاریدەدەرەکانی و بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕاگەاندن و چاپەمەنیەکانی زانکۆ و تێکڕای کارمەندانی ڕادیۆکە هاتەکایە. لەگەڵ دەستپێکردنی پەخشی ئاسایی خۆی ڕادیۆکە بووە جێگای ئومێدی خوێندکاران و پۆل ڕوویان لەم دەستگایە دەکرد بە ئومێد و حەزەوە هەوڵیان دەدا کار بۆ بەرەو پێشبردننی بکەن و وەکو فێرگەیەکی شتوانە ڕاگەیانەکانی خۆیانی تێدا بدۆزنەوە و پەرەی پێ بدەن. ئەوە بوو بە هەوڵی کارمەندان بەشێکی بەرچاو لەو خوێندکارانە لە ڕادیۆکە وەکو بێژەر و پێشکەشکار وەرگیران و کۆمەڵێک بەرنامەی زانستی و ڕۆشنبیری و هەمەڕەنگیان لە ڕادیۆکەدا پێشکەش کرد. بەشێک لە مامۆستایانی زانکۆ ڕۆژنامەنووسانی دەڤەرەکەش ڕادیۆکەیان بە بەرنامەی زانستی و هۆشیاری و پەروەردەیی ئەوەندەی دیکە بەرەو پێش برد و بە بەهرە و زانیاریە بەکەڵکەکانیان بوونە بەشێک لە پەیامە پڕ خزمەتەکانی زانکۆی ڕاپەڕین بۆ دەڤەرەکە. دەنگی زانکۆ پەیامەکانی زانکۆی ڕاپەڕینی پۆلێن کردووە بۆ سەر چەند بەرنامەیەکی پێشکەوتووی زانستی لە بوارەکانی معریفە و زانیاری گشتی و پەروەردە و زانست و هۆشیاری کۆمەڵایەتی و ئابووری و تەکنەلۆژی و ڕێنمایی گرنگی تەندروستی و ژینگەیی و مافی مرۆڤ و لێکدانەوەی پەندەکانی مێژوو و گەڕانەوە بۆ سەر ڕێزکەکانی ژیانی تەبایی و یەکتر قبوڵکردن. ئەمە سەرەڕای ناساندنی بەش و بەڕێوەبەرایەتیەکانی زانکۆ بە بیسەران و گەیاندنی هەواڵ و زانیاری ڕۆژانە لە بوارەکانی خوێندنی باڵا و پەروەردە و هۆشیاری و ڕووداوە سیاسیە گرنگەکان هاوکات پەخشکردنی کار و چالاکیەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم و بڕیارەکانی و کار و چالاکی و بڕیارەکانی زانکۆی ڕاپەڕین و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارە گرنگەکانی سەرجەم وەزارەتەکانی دیکە و سەرکەوتنەکانی پێشمەرگە و ڕوبەڕووبوونەوەی بیری توندڕەوی و تیرۆریستی داعش و هاوشێوەکانی بە شێوەیەکی زانستی و پلانبێدانراوی تۆکمە کە لە سوودی بەرژەوەندی گشتی و بەرزکردنەوەی ورەی جەماوەردابێت. دوای بڕینی قۆناغی یەکەمی پرۆگرامەکانی دەنگی زانکۆ دوو خولی دیکەی بە گۆڕانکاری نوێ و بەرنامەی تازەتر و زانستی تر پێشکەشی بیسەرانی کردو تا ئێستاش بەردەوامی هەیە و ڕۆڵێکی کاریگەری هەیە لە گەیاندنی پەیامەکانی زانکۆ و پرۆسەی هۆشیارکردنەوە و زانیاری بەخشین بە کۆمەڵگا و کۆمەڵێک پرۆگرامی فێرکاری پێویست لەگەڵەوەی ڕۆژانە دووگەشتی هەواڵی هەیە و 11 بەرنامەی جۆراوجۆری ئەکادمی پەخش دەکات و بەرنامەکانی سایل زانکۆ و چپەی کتێبی ڕۆژانەن، بەرنامەکانی کوردناسی و ئاریشە و سایکۆفامیلی و هەفتانەی وەرزش و
فێرکاری ئینگلیزی و خوێندکاری سەرکەوت و دەنگدار و مدیاتۆک و ئابووری هاوچەرخ هەفتانە پەخش دەکرێن. جگە لەمەش گۆرانی ڕەسەنی کوردی و شێعر بەشێکی دیکەی پرۆگرامەکانی رادیۆن. لە دەنگی زانکۆوە گوێبستی گۆرانی و مزیکی ڕەسەنی کوردی بن. لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران لە چما سەرنا لەشکێنێیە بارایان بەرمە ئەحمود ئاوە ئەی وای بارایان بەربایە میرایەوە. دەنگی زانکۆ FM 104.1 زانکۆی ڕاپەڕین لە ڕانیان. دەنگی زانکۆ هەرچەند ساڵێکی سەختی لە نەبوونی بودجە و پارەی پێویست بۆ دابینکردنی کۆمەڵە کەلوپەلی سەرەتایی بەڕێکردوو. ئێستاش مۆمی 2 ساڵەی تەمەنیدا دەگیرسێنێ، بەڵام بە کۆشش و یارمەتی بەردەوامی سەرۆکایەتی زانکۆ ساڵێکی پرشنگداری گوزەراند و چاوەڕێی کاری باشتر و ئومێدی سەرکەوتنی زیاتری لێ دەکرێت. ئەمە هاوکات لەگەڵەوەی بەکارمەندی کەم و تەواو نەبوونی بیناکەی و کەم و کوڕی لە ئامێرە تەکنیکەکان و تەنها ستۆدیۆیەک کە کاری تۆمارکردن و ڕاستەوخۆی لێ ئەنجام دەدرێت و توانای پەخشەکەشی سنووردارە و بورجێکی پەخشی لە سەرچیاکانی دەڤەری ڕاپەڕین نییە. بوونی دەنگی زانکۆ بۆ لەمە و دوا گرنگی زیاتری دەبێت بە تایبەت بۆ زیاتر ئاشناکردنی پەیامەکانی زانکۆ و دروستکردنی کۆمەلگایەکی هۆشیارتر و بەرەو پێشبردننی ئاستی زانستی زانکۆکە لەسەر ئاستی هەرێم و جیهان. ئەمەش بە کۆشش و یارمەتی تەواوی سەرۆکایەتی زانکۆ و مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی زانکۆکە و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرانی دەڤەری ڕاپەڕین دێتە دی. هەروەک رادیۆکە دەبێتە بناغەیەک بۆکردنەوەی بەشی ڕاگەاندن لە زانکۆ و بەوەی لە داهاتوودا دەبێتە ناوەندی پراکتیکی و ڕاهێنانی خوێندکارانی ئەو بەشە و پێگەیاندنی ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی پراکتیکی و زانستی نوێی بواری ڕاگەاندن.